لە ڕێگەی سکایپەوە میوانی ئەم جارەمان لەگەڵایە زۆر بەڕێز کاک ڕزگار ڕەفیق فۆتۆگرافر باس لە گرنگی ئەرشیفکردنی وێنەکانەکەین لەگەڵیا کاک ڕزگار سڵاوی خۆی گەورەت لێ بێ سپاس بە ئامادەبوونە ئەمەوێت لەوە دەست پێ بکەم جاران کە دەچوینە ماڵێک بە سەردانی یاخود بە میوانی وەکو بەشێک لە میوانداری و شەوچەرە ئەو ماڵە ئەلبومێکیانە هێنا و سەیری وێنەکانی ئەو ماڵەمانە کردیتر جاریوە هەبوو یادگاری زۆر خۆشپانتیا ئەدۆزیەوە یاخود کۆمەڵک کەسمانە بینی کە لە ژیانان نەماوەیان بە کۆمەڵک ڕوودا و ئاشنا بوون کە لە تەمەنی ئێمەیانە بۆیان لە سەردەمی ئێمەدا ڕووی نەداوە بەڕێزی وەکو فۆتۆگرافەرێک تا چەندێک بە گرنگی ئەزانیت ئەم کلتورە بپارێزین ئەگەر لە دنیای دیجیتاڵی شابێ بە جۆرێک لە جۆرەکان ئەو ئەلبومانە بهێڵینەوانێ و ڕێگەبین یادگاریەکانمان هەمیشە لە زیهنمانە ببێنەوانەوە کاتێ ویستمان بچینەوە سەری بەیانیتان بەەوە و بینەکانی بەڕێزیش پاسانەکەم بۆم دەرفەتە ڕاستەکەی وەکو جەناتان فەرمووتان ئەم ئێستا بووە بە دیجیتاڵ و نیەم هەمووی لەناو مۆبایلایە فلاشایە بەڕاستی ئەوە تشتی فۆتانی شتانە هەیە ئەوە نییە بڵێ ئێمە ئەگەر تەنانە لە چەند شوێنی تا هەڵی گریت و داو نابێ هەر ترسی فۆتانی هەیە بەشێک لەوێنەکان مەسەلەن نۆنیە من خۆشمان هەر کردومان ئێستا شەرێکی مەسەلەن لە بۆنەیەکە لە هەنگێکە لە شتێکە مەسەلەن 50 ڕسمەگرین ئەگەر 5-6 دانی چاپ کرێت هەبێت هەر باشە هەر تام و چێژێکی کەشی هەیە کە ئەلبومێکەکەی تۆکو تۆڵی ئێوارانە چویتە ماڵێکدا نیشتیسێکی ئەلبومەکانیانەنا سیرکردن لە ناو ئەلبومە و بەو کاغەزە تامێکی تایبەتی خۆی هەیە زۆر نەکەی جیاوازە هەستەکەی جیاوازە کاک ڕزگار تۆزێ دارەکانی پشتەوە جوڵان وام زانین تابلوێ لە پشتەوە ماشەڵا لە ژینگەیەکی جوانی کارزگار لە سویدەوە بەڵێ بەڵێ گرنگی ئەرشیفکردنی وێنە کۆنەکان بەسمان لە وێنەی کۆن هەموو وێنەیەک بەچیە وتێ وێنەی کۆن بەڵام لە کۆتاییان وێنەی من و تۆ ئێستا پێکەوە بۆ 20 ساڵی ترە بێتە وێنەیەکی کۆن چی بەو خەڵکاناڵی ڕەنگە هەزاران وێنەیان لە نێو ئامێرە زیرەکەکانیان هەبێ بەڵام هیچ ئەلبومێک لە ماڵەوە نییە ئەمە چه دەرفەتێک لە دەست خۆمانە دەین چێ با بڵێن کارێکی خراپ بەسەر خۆمانایەنی زۆر جار بە یەک ڤایرۆسی بچکۆلانە ڕەنگە ئەرشیفی چەندین ساڵەمان لەناو بچێ بەڵێ بێگومان هەر وەکووە مود مەسەلەن ئەگەر ئێمە ئەو وێنانی هەتا گەل لە تەلەفۆنەکە بێ یان لە کۆمپیوتەرێکا لە لاپتۆپێکا بێ لە شوێنەکە بێ باکەپمان هەبێ هیچ نەبێ بەلانی کە ئێستامە خۆمان ئەرشیفەکانمان لە چوار جێگە هین کردو کۆپیمان کردو و هەمووی لە چوار شوێنی جیاوازی شایە مەسەلەن نازانی لەوانەیە ئەو جێگەی کە تۆ هاردێکی لێ داناوە تووشی سووتان بێت تووشی ئەو شوێنە پسووتێ ئەوەی شەرە فۆتەیە گەردین نەبێت هەر لەبەرەوە گرنگە لە بەلانی کەمە لە سێ شوێنە هەو بێت لە سێ شوێن کۆپی کێت و لە سێ شوێنی جیاوازی شادایان نەیتانیەوە نیە هەرێکی لە ماڵێک بێت لە جێگایەک پێوەنیە بۆ یاگەری جافۆتا ئەوانی کەمان بمێنێتەوانێت چاپکردنی وێنەکانیش وتمان بەشێکی چاپێن و هەمان بێ زۆر شتێکی هینە شتێکی پێویستە بەڕاستی زەرورە گەر کرێت و هەبێت هەم ئیحساسەکەی جیاوازەکە تۆ سێریکی سەی ڕسمێکی ئەکەیت بە کاغەزە ینی مەسەلەن بەدەستەوەیە وەک لۆیکە لە شاشەیە کا سەیریکەیت جیاوازێکی زۆر تایبەتی هەیە بەڕاستی کاک ڕزگار جگە لە چاپکردن چه ڕێگایەکی ترمان هەیە بۆ ئەرشیفکردنی وێنەکان بە تایبەت لەم سەردەمایە کە ئێستا هەمومان لە دنیایەکی دیجیتاڵیین لەوانەیە کەمتر دەستمان بگا بە چاپخانەکان یاخود ئەو تااقەت و توانە حوسڵەیەمان نەبێت یان لەبەرەوەی کە چاپکردنی وێنە زۆری پێچێ جاروایە بە ڕۆژ دوای هەفتەیە دوای ئەوە بچیتەوە بۆ چاپخانەکەیان وێنەگرەکە بۆ ئەوەی کە وێنەکانە وەربگریتەوە بەڵام چ ڕێگایەکی تر هەیە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین وێنەکانمان ئەرشیف بکەین و بهێڵینەوە لای خۆم بەڵێ چەند ڕێگایەکمان هەیە یاوەتا لەسەر سیدی لەسەر دیڤیدی هەمان بێ لەسەر دیڤیدی هەمان بێ لە هاردا هەمان بێ لە فلاشە هەبێت چکە هەر یەکە و بڵێن تەکنیکی جیاوازە سیدەکان بۆ ماوەی 50 ساڵ ئەمێنەوە گەر بە جوانی هەڵگیرێت هاردێک مەسەلەن مشکلەی ناوێ بەڵام ئەگەر ئەوانیش بەعزەجار توشتی کێشا بن و لەوانەیە فۆتێ فلاشیش بە هەمان شێوە یعنی بۆیە لە سێ
شوێنی جیاوازە بێ بەسێ تەکنیکی جیاوازیش لە گوگڵە هەڵیان گرین ئەتوانین لە ئایکلاودا هەڵیان گرین ماگانەیەکی بۆ ئەی پارێکی زۆر نییە بەڕاستی لەوانێ تقریبەن 50 گیگابایت بە $5 مەسەلەن زۆر نییە پارەکە توانی تۆ ماگانەی $5 پیا بتوانێت بیات ئەوە لەوێیان ناخۆتێ ئەوە لەوێ ئەو شتانە هەر ئەمێنێتەوانێت ئەو سێ چوار ڕێگەیەمان هەیە بێجگە لە چاپکردنیە ڕزگار ئێمە لەوانەیە پەدایسە لە سەر ئاستی تاکەس قسەمان کردەوە بەڵام ئێسەگەر لە سەر ئاستی دامزراوەیە قسە بکەین بۆ نمونە کەناڵێکی ئاسمانی زانکۆیەک موسسەیەک کە خەریکی بڵاوکردنەوە و چاپ و ئەو بابەتانەیە تا چەندێک بۆ ئەمان گرنگە کە ئەرشیفی بەرهەمەکانیان بکەن هەروێنە نەبێ بۆ نمونە لە زانکۆکانە بەتایبەت لە کتێبخانەی زانکۆکانە تا چەندێک گرنگە ئەو سەرچاوە زانستیانی کە دێتە لایەن ئەو توێژینەوانە ئەرشیفی بکەن بە ڕێگا تایبەتەکانی خۆی. بەڵێ هەروەکو باسمان کرد چەند کۆپیەک زۆر زەرورە هەریچانە مەسەر لە سێ کۆپی کرێ هەریکی لەو تۆژینەوەی ئەو کتێبانە ئەگەر کۆ بە کۆپی هەبن و لە سێ شتێنی جیاوازامان وەکو باسمان کرد هەبن زۆر زەرورە لەوێ باتوانین لە ئینتەرنێت مەسەلەن لە یا لە گوگڵ یا لە ئایکلاود ئەوانیش حتمەن وانێ سەرڤەری خۆیان هەیەتوانن پارێکی هەڵەگیرێت ئەو شتانە ماگانەیەکی هەیەتوانی ئەوەش لەوێ زۆر باشە و بینە پارێزراو ئەبن. زۆر باشە کاک ڕزگار لەوە بپرسین کەسێک کە خاوەنی کۆمەڵێک وێنەیە بەهۆی دەستکاریکردنی مۆبایلەکەیەوە یاخود لاپتۆپەکە یاخود ئەو درایڤە جیاوازانی کە وێنەکانیان ڤیددیۆکانی تیا هەڵ ئەگرێت لەوانەیە وێنەکانی بسڕێتەوانێ زۆر بەجوایی نەتوانێت پارێزگاریان لێ بکە ئامۆژگاری چێ بۆ ئەم جۆرە کەسانە کاتێکە لە ڕێگەیەکی دیجیتاڵیەوە وێنەکانیان ئەرشیفەکەن چۆن خۆیان پارێزن لە سڕینەوە و نەمان و لە ناوچوونی وێنە و ڤیددیۆکانیان؟ بەڵێ ئەوە زەرورە مەسەلەنەوە نییە ئەو هەموو جارە باکەپە هەبێ باکەپەکە تۆ هەر ئۆتۆماتیک خۆی تەلەفۆنەکان ئەکەنەکە خۆت هەڵی بشدار دەبێت لە سێتینەکە هەڵی بشدار دەبێت بڵێ هەموو جارێک ڕۆژانە چی و ڕسم گرتۆ خۆی ئەینێرێت بۆ ئایکلاود یعنی بۆ گوگڵ لەوێ چینە ئەپارێزرێن ئەو باکەپە زۆر زەرورە هەبێت بڵێنەوە نەبچێت ناو مۆبایلەکە توانێت لە سێتینی مۆبایلەکە چالاکی ئەو فەنکشنە چالاکیت بۆی کە بتوانێت هەموو جارێک کە ڕسمەگریت خۆی ئۆتۆماتیکی ئەتێت ئەیخاتەوانێ ئەو شوێنە هەڵێت کۆپیەکە هەیە کاک ڕزگار کەمێک بڕێنەوە بۆ ڕابردوو هەڵە نەبم وێنەگر ڕەفیق لە زەینی سەرسپیەکانمانە هەیە تۆزە گەنجەکانیش باسی ئەرشیفکردنی باوکی بەڕێزت وە ئەزمونونەکانی خۆت چیتان لایە ئەو وێنانەی کە بەتایبەت لە شاری سلێمانی کۆمەڵی وێنەی گرنگ هەن کە ئێستا توانین بڵێن چنە قاڵبەی بابەتێکی مێژووی گرنگەوە یان با بڵێن دەستکەوتێکی گرنگن ئەم وێنانە چ پلانێکتان هەیە بۆیان کە بتوانن هەموو کەس دەستیان پێ بگا ڕەنگە وێنەیەکی 30 ساڵ 20 ساڵ یاخود کۆڵانێکی شاری سلێمانی کە ئێستا بەداخۆیە بۆ بە گەراج یا بۆ بە بینایەکی بەرز کە وەکو جۆرێک لە جۆرەکان چێتە قاڵبی کللتورێک وە تراسێکی نیشتیمانیەوە ئەرشیفانە لەکوێنەوە پلان و پرۆژەتان بۆ ئەرشیفەی کە هەتانە؟ بەڵێ باش ڕاستەکە ئێمە ئەرشیفی فۆتۆڕەفیق دەمێکە یعنی مێژەکەی ئەگەڕێتەوە یەکەم جار بۆ ماپیرم مەحموفەنی پێنەگەر لە ساڵی 1920 لە سەرەتای بیستەکانەوە لە سلێمانی وێنەی گرتووە کامێرەی هەبووە و دوکانی هەبووە لە تەنیشت بەریدە کۆنەکۆی لای ئەو جێگەی ئێستا سەعاتەکەی پێڵێن بەردەکی سەرا لەوێ دایرەی پۆستە و تەلەگراف بۆ ئەویان لەوێ دوکانێکی هەبووە دو بۆ ڕسمی گرتووە بێجگە لەوەش هەر ڕسمی چونە دەرەوە ڕسمیشتی کردووە لە شوێنەکانێکە ئەم مێژووی ئەم ئەرشیفە گەڕێتەوە بۆ 100 تا ئێستانیەوە نزیک 100 ساڵە ئەو ئەرشیفە هەیە لە 1920 تاکو دەوروبەری تاکو 1950 سەرەتای پەنجاکان کاتێک کە باوکم مالی 32 ئەو کاتە بۆ بە 18 ساڵ و دەستی پێکردووە
لە 20 لە ساڵی 20ەکانەوانێت تاکو ساڵانی 50 مەحمۆفەنی جامەکان نەوەکە نەگەتیفی پێڵێن جامەکانی هەڵگرت و پاراستوێتی لە دوای 1950 باوکم هاتۆتە ناوە و ئەو ئیتر گەورە بۆ ئەو دەسی پێکردە لە هەتاکو ساڵانی 2012 و 13 تاکو بەسەر هێزی ما بۆ ڕسمێگرت و ئەرشیفی کردو ئەو وێنانی کە پێشتر بینیتان ئەوە شوێنی ئەوە پێشتر لە بینیمان لێرا کە ئەو جامانەیە ئەو نەگەتیڤانەیە کە لە گەلەریەکە هەڵگیرا بوو گەلەریەشمان هەبوو لە خانەکەی ماڵی باوکم لەوێ ئەم چ جامەکان چ وێنەکان هەمووی لەوێ هەڵگیرا بوو ئێستش ماون بڵێن ئەو مادەخامە ما هەچەنە بەکاری ناهێنین ئێمە کردومانە بە دیجیتال من خۆمان هەموویمان سکان کردو نزیکی 100,000 وێنەیەکە هەمووی سکان کراوە کراوە بە دیجیتال اینجا وەکوتم لە شوێنی جیاوازە هەڵم گرتووە هەڵگیراوە لینێکمانێ پیجێکیشمان هەیە لە فەیسبوک پیجێک و لە ئینستاگرامی شەمانە هەر بە ناوی فۆتۆ ڕەفیقۆیە بەشێک لە وێنەکان لەوێ بڵاو کراوەتەوانێ پیجەکانی تریژ وەکو سلێمانی جاران و وێنە کۆنەکانی سلێمانی و ئەوانیش هاوکاریمان هەیە بەشێکی زۆر لەو وێنانەی کە وێنە کۆنانە کە بڵاو کرێتەوانێ ئەوانە سەرچاوەکەی فۆتۆ ڕەفیقە باوکم و باپیرم گرتوێن ڕزگار لەو سەردەمەیە چۆن باوکدیان باپیری بەڕێزدە و پیرۆکیان بۆ هاتووە کە ئەم هەموو وێنەیە ئەرشیف بکەن ئاسان بۆیان قورس بووە چۆن بۆ کێ هاوکاری کردوون لایەنی حکومی هاوکاریان بۆیان تەنها خۆیان و هەوڵێکی تاک کەسی ئەم کارەیان کردووە بەڵێ ئەوان هەروەکو ئیشێک وەکو کاسبێک ئیشەکەیان ئەوە بووە پشتیویستیانیان بەوە کردووە لەگەڵ ئەوەشە زیاتر باوکم زۆر خولیای ئەشکردنی هەبووە ینی زۆر نەگەتیڤەکانی خۆش لە بیرمە جارێک نەگەتیڤە کۆنەکان بڵێن ئەنجامە کۆنەکان شوشە بوون ئەوانەی تاکو ساڵانی تاکو سەرەتای شەستەکانیش جامەکان شوشتە بۆ پلاستیک و کاتە نەبوو لە دوای شەستەکانەوە بوون بە پلاستیک جا ئەو شوشانە ترسی شکانیان هەبوو بەعجەجار کە جامێکم تەبا کردە بکەین بە ڕسمەماش دۆچم جامەکەمە هاوژمارەکەیمانە دۆزیەوە ئیتر زۆر هینێ زۆر حەزەر بوو لەگەڵ ئاگاو لێ بێ نێنی بچکە بەکایێنانەکەش بوو ئەوەی کە بڵین چۆن ئەم خولیای بواتەوە هەر شتێکی بڵێنەوە خۆڕسک بۆ تیا بوو خۆی زۆر هینی بووە نیە فەراقی ئەوەی بۆ کەوشتانە هەڵگرێت و دەبێت خۆمان کردومانە باپیرم کردوێتی باوکم وەری گرتووە منیش لە باوکم وەرم گرتووە نەخێت هیچ لایەنێکی بڵێن حکومی هیچ کەسێک نەخێت وەکو هاوکاری و هەڵیگرن نەخێت کەس نەیکردووە کاک ڕزگار ڕەنگە ئەو ئەرشیفە دەوڵەمەنەی لای بنەماڵەی بەڕێستان و هێساش بەڕێزت وەکو کەسێکی دیار کە لای بەڕێستان هەیە پێگومان وێنەی ساڵانی 1920 ئێستا 23 ینی تقریبان 103 ساڵێک ئیتر بە پێی زانستی کللتوریش پێم وا بێ هەر بابەتێک کە 100 ساڵ تەمەنی هەبوو چێتە قاڵبی ئەنتیکە و کللتورەوە شوێنەوارە بێ 200 ساڵی بەسەرا بڕوا کەواتە وێنەکان مێژووی ئەم شاران ینی بەس سیرکردنی وێنەکان ئەکرێتەوە وەسی کۆڵانەکانی سلێمانی بکەی وەسفی جلوبەرگی خەڵکی و سەردەمە بکەیت تەنانەت جۆری خواردنەکان دیکۆرات و بیناسازی شاریانی زۆر شتی تر ئەکرێ وێنەکان بۆ ئێمە بگێڕنەوە لە چاوی کامێراکەی مححمود ئەفەندی ڕۆحی شاد بێت و کاک ڕەفیق و ئێستا کاک ڕزگاری کوڕیشەوە کەواتە چی بکرێ بۆی ئەو ئەرشیفەی کە بەڕێستان هەتانە لە چوارچێوی وێنەکانەوە بێتە بەشێکیش لە یادگاری شار و نووسینەوەی زۆر لێ کۆڵەرمان هەیە ڕەنگە پێویستیان بە دەیان وێنەی کوچە و کۆڵانەکانی سلێمانی بە یاخود دیمەنی پشتەوەی کەسێک کە وەستاوە وێنەی گیراوێسە و دیمەنەی پشتەوە ئەو پەنجەرە و باڵەخانەی پشتەوە بۆ ئەم سەرچاوەیەکی گرنگی زانستی بێ چ پلانێکت هەیە بۆی بتوانین لەگەڵ زانکۆکان بەتایبەت بەشی شوێنەوار و مێژوو ئەو وێنانیان لەگەڵ بەشکەی کە هەتاگە لە ڕووی مادیشەوە مەسەن سوودی بۆ بەڕێستان و ئەو شوێنە هەبێت کە ئەرشیفیەکەن و ڕەنگە پێویستی بە کۆمەڵێک مادە هەبێتەوە بتوانێت هەموو شوێنە ئەو هەموو وێنەیە وەربگری بیپارێزی وەڵاهی چەند ڕێگەیەک هەیە ئەگەر بکرێت نەسە من خۆم
بڵێن پێینە بێجگە لەو دوو پەیجێ هەیە لە ئینستاگرام و لە فەیسبووکە هەم وێبسایتێکیشمانی هەیە لە ئینتەرنێت بەناوی فۆتۆڕەفیق بۆی هەچەنە وێنەی زۆرتیانە لەوێ دەفتەرەکانی تیاهاوچیراوە ئەمە زۆر باشە وێنانە مەسەلەن لەبەرەوەی کە شتەکان وێنەکان بۆنەکان ڕووداوەکان هەمووی جاکراوە بۆ نمونە لافاوی سلێمانی ساڵی 57 ئەلبومێکە فۆڵدەرێکە نزیک 50 ڕسمە بۆ نمونە هاتنی مەلیک فەیسەڵی دووەم بۆ سلێمانی ساڵی 1955 200 ڕسمە بڵێن بۆ نمونە ئیتر خۆپیشاندانەکان زۆر سەرقەبرانی تایە مەراسیمی ناشتنی خەڵکیە ناڵم هەر ئەلبومێک 150 ڕسم جیاوازن هەمووی جاکراوەتەوە زۆر جوانیش حتا مێژدۆکەش راوە بەروارەکەی لەسەر نووسیوە باوکم خۆی بەعافیکە دەلیقەیەکی تایبەتی هەبووە ئەمانە کرێ یاوەتە کرێن بە کتێب کرێن بە ئەلبوم کرێ بە کوڕاسە و چاپ کرێن لە چەند بەرجێکە لە کتێبخانەکان هەبێ یان ئەوە تا بیکەن ئەبێ لایەنێک هاوکاری بکات بیکەن بە سایتێکی گەورە سایتێکی گەوری بکەن هەموو وێنەکان لەوێ هەبێ زۆر سایتی جیهانی هەیە تۆ پێویستە بە وێنەیەک هەیە بۆ نمونە پێویستە بە وێنەی شارێک هەیە پێویستە بە هەج وێنەیەک هەبێ پێویستە پێێتی ئەچیتە ناو سایتەوە ئەیکڕین وێنەکانە فرۆشێن و پارەکەی تو وێنەکە ئەکریت و حەقی ئەو کەسەش نافۆتێ کە ئەشریفی کردو کە هەڵی گرتۆ کە خاوەنی وێنەکەی و هەموو کەسێکیش وێنەکانی دەستەکەوێ وەکو مادەیەکی خام بۆ لێکۆڵینەوە بۆ توێژینەوە وەکو جەناب فەرمووت ئێستا توانی زۆر وێنەیەک مەسەلەن توانی بڵێ وەڵا ئەمە بزانم جلی کوردی پیاوانە لە ساڵی 60ەکانە چۆن بۆ توانی 50 وێنەی پیاوە هەمانە مەسەلەن پیاوەکانی تا وێنەی ژنەکان جلی کوردی بەم شێوەیە بۆ سەر و بەس دوایی بووە باڵەخانە تۆڵی مەسەلەن وەکو باسیەکەیت چۆن بیناکان دروست کراوە شێوازەکەی لایەنی هەندەسێکی چۆن دروست کراوە ئەوانە هەمووی شتن هەمووی ئەو وێنانە مادەیەکی خامن بۆ لێکۆڵینەوە بووکە بەکارێت و ئیسفادەی لێکرێت بەڵام بەداخۆ تا ئێستا نەبووە هیوادانی لەمە دواب کرێت لایەنێک مەسەلەن وەزایەتی ڕۆشنبی هەرچی دەبێت چەند جارێک هینمان بۆ کراوە مەسەلەن کو اقتراح کراوە بەڵام زۆر جددی نەبوو مەسەلەن کەسێک هاتوو دێتی با ئەلبومێک چاپکەین بەڵام هەستەکەم نەگەیشتونێتەوەی کە زۆر جددی نەبوو هەوڵەکان بۆیە تاکو ئێستا ئاوە ماوەتەوە بەڵێ کاک ڕزگار ئێستا بەهۆی پشکەوتنە تەکنۆلۆژیەکانەوە دەکرێت گۆڕانکاری زۆر بکرێت لەو وێنە کۆنانەیە بە تایبەتەوانی کە ئەرشیڤکراون بۆ نمونە هەر دەکرێت ئەو وێنە ڕەش و سپیانە ڕەنگیان پێ بدرێ یاخود ئەگەر تووشی لەکەیەک دڕانێک بوو بێتن چاک بکرێتەوانێ ئێوە وەکو فۆتۆڕەفیق یاخود وەکو ئەوانەی کە ئەزمونێکی زۆرتان هەیە لە ئەرشیڤکردن تا چەندێک لەگەڵ ئەم بابەتەیان ئەتانەوێت ئەو وێنانی کە هەر بە ڕەش و سپی هاتوون وەکو سەردەمەکانی خۆیان بمێنێتەوەیان دەکرێت سود لەم پێشکەوتن تەکنۆلۆژیانە بەربگرن و ڕەنگ و ڕێکی زیاتر و جوانتر و شەوق و بڕێقێکی زیاتر بن بە وێنەکان و جوانتر مێژوو بگوازنەوە. بەڵێ ڕاستیەکەی من خۆم وەکو ئەو وێنە کۆنانە وەکو ڕای خۆم ڕەنگکردنیانم بەلاوە جوان نییە هەنەجار ئەیمە ڕستە بڵاوکەنەوە ڕستمەکانم لە فەیسبوک مەسەلە کەسێک وێنەکە کۆپیەکە ملەوەنێکا بۆ مەنێدێتەوە لێ ئاواز جوانە هەمومان هەچ کەس هەمومان ئازادین زۆر خۆمانمانێت بەڵام من خۆم وەکو خۆم بۆ وێنەکان حەز ناکەم دەستکاری ڕێنگان بێت زۆر جوانەکەی لەوە لە ڕشتێتیە ئەیبینم بەڵام مەسلەی ئەم تەکنۆلۆژیای کە ئێستا هەیە شتێکی زۆر باشە مەسلەوێت شکاوی تێ کەتی تێک بووە مەسەلەن ئەوانە بەرنامە هەیە پاچیانێت ئەوانە زۆر ئاسایی و شتێکی جوانە بەڵام زۆر دەستکاری نەکێسە پرۆگرامێک هەیە بەرنامێک ناگڕی وێنەی کۆنەکان مەسەلەن وێنێکی کۆنە زۆر کوالیتەکەی بەرز نییە بەوە چاچێکە بەڵام زۆر پێوەی دیارە وەکو فلتەرێکی بۆ نمونە وەکو فلتەری لێ دەمانێت لە سناپچاتە هەیە زۆر وێنەکە ئەگۆڕێ ئەوەشیان من لەگەڵیان نیم بەڕاستی پاکردنەوەی تەپ و تۆز و ئەمانە پرۆگرام هەیە تۆزی تەرجامەکان پاکاتۆ دیقەکەی بەخۆت دەبێ ئەوانە هەمووی شتێکی باشە بەڵام ملەوەنکردن و بڵێن ڕێککردنی وێنە و
زۆر فلتەرکردنی من خۆم لەگەڵ یان ڕام وایە باهینەکەی خۆی بێتەوەوانێ بە ئەستێکی خۆی کاک ڕزگار دەرفەتمان زۆر نەماوە بەس نەمیست ئەمەش بەسەرمانە تێپەڕێ من زۆر لە وێنەکانی فۆتۆڕەفیقم بینیوە شتێک کە زۆر سەرنجم ڕاکێشێ با لەوە گەڕێن کوالێتێکی زۆر بەرزیان هەیە و بە جۆرێکی وەستانی جوانەوە دیارە بۆ کەسانە وتراوە مەسەن بەم شێوەیە بوەستن لەو کاتەیانی زۆر دیمەن و جوان ئەوەی کە بڵێ حرەکە و لەقتەی جوانی تایە بابەتێک کە زۆر سەرنجی ڕاکێشام چکە باسی ئەرشیفکردنە بۆ نمونە وێنەیەک هەیە دیمەنێک کە ڕەنگە ئێستا هەر کە سێری بکە بەڕاستی نەناسرێتەوە بەڵام زانیاری لەگەڵە بۆ نمونە ئەمە دروستکردنی خانوەکانی کانسکانە بۆ نمونە ئەمە بەردەم بەلەدیەکە ئەمە پردی جوولەکانە ڕەنگە بەشێک لەو شوێنانە ئێستا نەمابن و بابەتێکی تریش ناوی تەواوی و کەسانی لە وێنەکانە هەیە بۆ نمونە وێنەی وا هەیە 20 کەسن 10 کەسە 11 کەسە هەمووی تۆمار کراوە تۆزێک باسی ئەو دەفتەری تۆمارەمان بۆ کوێ ئەمە چۆنە هەر کەسێک هاتووە وێنەی گرتووە نووسراوە ئەو دەفتەرە ماوە مەسەلەن ئەو زانیاریانەمان بۆ ڕوونکەیتەوە بەڵێ ئەرشیفەکە دوو بەشە ئەگە بچینەوە سەر ئەرشیفەکەی ئەرشیف فۆتۆڕەفیق ئەو 100,000 وێنەیەوە باسێکە نزیکی 48,000 وێنەی تایبەتی خەڵکە کە هاتوون لە دوکان لە ستۆدیۆ ڕسمیان کردووە ئەوانە هەمووی دەفتەرە لە 8 دەفتەرایە هەمووی ڕۆژان یعنی کە هاتووە ژماری خۆی گیراوەتێ لەگاشان ناوی سیانیش نووسراوە و بەروارەکەشی ڕۆژەکەشتی ئەوانە ئەوە هیچ بەدالیانی ئەوانە هەمووی تۆمارکرا و کەس ینی هەچ کەسێکەسە ڕسمی باپیر بدۆزیتەوانێ ناوەکەی سیرەکەین ئیدۆزینەکانێ لە دەفتەرەکە ئەوە مەسەلەی ئەو باقێکی تری کە باوکم دەروانی و لە دەروی دوکان یا وەکو هیوایەت ئەوە ئەمانی وەکو هیوایەتی خۆی کردووە چۆتە دەرەوە ڕسمی گرتووە و نەک تەنانەت لە سلێمانی ئەو لە وێنانی کە ئێستا سیرەکەنەوە بەعزێکیان بەغان دیوانیە بە ماتۆر گەڕاوە هەمووی عێراق گەڕا و ڕسمی کردووە خۆی ئەو کولیایی هەبووە ئەوانە وەکو وتم ناوەکان مەسەلەن ساخ کراونەتەوانێت باوکم خۆی ئەوەی کە ئەو ساخی کردوەوە خۆی ساخی کردوەوە مەسەلەن کە ڕسمی تەباکردۆ لە پشتێر وێنەکان نووسیوێت ئێمە فڵان کەسە مەسەلەن 10 کەسن کۆبوونەوە لە شوێنەکە وەستاوان 4 کەسن مەسەلەن ڕسمی قوتابخانەکان گیراوە ڕسمی فەرمانگەکان وەکو دایری پۆلیس و ئەمانە هەمووی کراوە ئەوانە دواتر ساخ کراونەتەوانێ و لە پشتی وێنەکان نووسراون هەرچەنە بعضێکی من خۆمە گەڕێم ئێستا کە ڕسمێکەکەی نێرم چەند کەسێک هەن بۆیان نەنێرم بڵێن جواب مێنە بۆ منووسن چێ و چێنیە بە جۆرەی تواناکە ناسرا بێتەوان بەو شێوەیە ناوی خەڵکەکان تۆمارکراوە. زۆر سپاس بۆ بەڕێز کاک ڕزگار ڕەفیق فۆتۆگرافەر لە سویدەوە لە شوێنێکی سەوز و جوانەوە لەگەڵمان و سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت دەستی تەواوی ئەندامانی بنەماڵەکەتان لە باپیر و باوکی بەڕێست و خۆش بێ ئەرشیفێکی زۆر جوان و دەوڵەمەنی تەواوی کوردستان بەگشتی و بە تایبەتی تری شاری سلێمانی و کوچە کۆڵانەکانی و خەڵک و هاونیشتیمانیتان کردو ماندوو نەبن هیوادارین توێژەران لێکۆڵەران بە تایبەت ئانەی لەسەر مێژوو جلوبەرێک وەروابی ناسازی کللتوری کوردەواریە نووسن بتوانن لینکێکی باش لەگەڵ فۆتۆگرافەرە کۆنەکانە دروست بکەن وەکو سەر چاوەیەکی زۆر دەستەیەکی گرنگ کە لە چاوی خۆمان و چاوی خۆمان لە دیمەنی چاوی کامێراکانی ئەوانەوە کە لە ساڵانی 20 و 30 و 40 و 50کانەوە وێنە گیراوە ئێمە دیمەنێکی زۆرمان دەستکەوێت ئەرشیفێکی گرنگی باشە هیوادارین لایەنە پەیوەندیدارەکانیش بتوانن هاوکاری باشی و فۆتۆگرافەرە کۆنانە بن لە هەڵگرتن و ئەرشیفکردنی وێنەکانیان ڕەنگە ئێستاکە کۆمەڵێک التیزاماتی ئیداری و یاسایی و مادی بوێت کە ڕەنگە ئاسان نەبێت کەسێک بتوانێت ئەوەندە هەزار وێنە ئەرشیفکە یا چاپ بکاتەوە یان کۆمەڵک بابەتی پێویستە. سپاس بۆ دووبارە بۆ بەڕێز زۆر بەڕێز کاک ڕزگار ڕەفیق کە لە سویدەوە لەگەڵمان بوو. زۆر سپاس بۆ ئامادەبوونی کاک ڕزگار.